مەگەر تۆ لەیلەگەی هەر شەو نیەیدم مەگەر تۆ لەیلەگەی هەر شەو نیەیدم ئەگەر لەیلی نیەید خۆ بوشکیەیدم وەلەیلی هزاران خەم لە من هەوردیە ئەوسوم وەلەیلی لا 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 هزاران خەم لە من هەوردیە ئەوسوم یەکی هەر شەو لەوی نای خۆت خەنیدم لە ڕووگەرمی لەشم موکەش ژەنیدم یەکی هەر شەو لەوی نای خۆت خەنیدم لە ڕووگەرمی لەشم موکەش ژەنیدم تۆ لەیلی نیەیت بەودی وڵم کەوت تۆ باوکەم تلپەرە لە دڵم کەوت تۆ لەیلی نیەیت بەودی وڵم کەوت تۆ باوکەم تلپەرە لە دڵم کەوت لە ئەو ڕۆژی کە لەیلی چاو بەساوچیم خەوانی خەو لە من ئاری بەساوچیم لە ئەو ڕۆژی کە لەیلی چاو بەساوچیم خەوانی خەو لە من ئاری بەساوچیم ئەگەر دوێنیت نەچەو ئەستم لە دیدە تو جانە خۆت لە لای کەس نەوشەدیدە ئەگەر دوێنیت نەچەو ئەستم لە دیدە تو جانە خۆت لە لای کەس نەوشەدیدە